سڵاتان لێ بخۆشەویستان خۆشحاڵم لە تەورەیەکی تر لە قەزای دەرمەنیخانەوە لەگەڵتان نابم. تەورەی ئەم جارە لە دەرمەنیخان باس ئێوەکەین کە خەڵکی دەرمەنیخان هەتاوەکو ئێستش کێشەی لەگەڵ ئاوی خواردنەوەکەی هەیە کاڵێن ئەو ئاوەی کە لە دەرمەنیخان ئەدرێ بە خەڵک بە کەڵکی خواردنەوە نایە. ئێمە ئەمانەیە بزانین بۆ ڕاست و دروستیان بابەتە لە نزیکەوە لەگەڵ هاوڵاتیانی ئێرە قسە بکەین ڕێی ئێوانەوەی بزانین تا چەند ئاوەکان بە کەڵکی خواردنەوەتی ئەگەر بە کەڵگنای ئەی خەڵک و هاوڵاتیانی دەرمەنیخان بۆ ئاوی خواردنەوە پەناوەکوێ بن و چۆن ئاوی خواردنەوە دەسەخەن لەگەڵمان نابن با ڕێی هاوڵاتیان وەرگرین. لە 2006 ئاوی دەربەنیخان شیایی خواردنەوە نییە. هەر بۆ نمونە باسەکرا کە چای ئەگەر لە ئاوی بەحر لێنەنرێ ئەو چایە تامی نییە. ئێستا خەلەلەکە ئەوەیە ئاوی دەربەنیخان پیس بووە. خەڵکێکی بیرێ بەلەوەیەکی هێناوەتە دەرو. تو ئەچی مەسەن دەبێ پێنج بێتتر بەپی ئەوە جەبەکانەین تو سەرفێکی نەما ئەچی هێنی تۆ. هیچ پاڵاوگەی نییە پاکی لە ناوەکەی بۆ خواردنەوە نەخراژێ وەڵڵا بیلات ئەڵڵای بن بۆ خۆشردنش کەزی لێگەم هەر بە خۆشردن. مزاهرە کراوە خۆشان نەکرا خەڵک گیراوە لەسەری کە داوای ئاوی کرد. تقریبا وەزان 2006 نبوو لە بەحرەکە کۆمەڵی ماسی و شت بەحرەکە بڵێن ئاوی هەمووی هەڵدا لەوە زیاتر ئاشکرا بوو کەم ئاوێکی پیسەوانێت. ئاوی دەربەنیخان ئەڵێن کێشەیە تا چەند ئاوەکەتان بە کەڵکی خواردنەوەی. جارە بە خێراتنی کەناڵی پامەکەم بەخێر بێ ناخواست ساڵ بۆ شاری دەربەنیخان وڵای دەربەنیخان گیرۆدەی کۆمەڵی کێشەی گەورە بووە. ئێمە لە 2006 ئاوی دەربەنیخان شیایی خواردنەوە نییە بۆ هیچ تاکێ بۆ هیچ مرۆڤێ بەڕاستی چەندەن هەزاران جار ئێمە خۆپشاندانمان کردوێ ناڕزاییمان دەربڕیە بەدایان خەڵکی دیاری ئەم شارە چالاکوانی مەدەنی خەڵکی دیاری ئەم شارە چوونەتە لای بەرپرسانی ئەیرانە چوونەتە لای بەرپرسی ئاو چوونەتە لای پارێزگا تا چوونەتە لای زۆربەی پەرلەمانکاران ئاوەکە بە کەڵکی خوارد ئاوەکە چەند جارێ فەحسمان بۆ کردێ ڕۆ لە بەغا کریان بۆ وڵاتان بۆ ئەڵمانیا بۆ زۆربەی وڵاتان داماوەی کۆمپانیای لەژێر پشکیش پشکنینەکە تا ئیساکەنە ئاوی دەربەنیخان شیاوی خواردنەوە نییە بۆ مرۆڤەکان بۆ ئینسان چیەکە بۆ ئاوی خواردنەوە ئاوی ئێمە خەڵکی دەربەنیخان بە دوو شێوە ئەو پەیاکاتەوە بۆ خواردنەوەیەکێکیان ئاوێکی توجاری ئەم ئاوە توجاری بازاڕە بە پارەی کڕێ دوویش بۆ نمونە ئەوەی سارەیە بێ ئێمە دەربەنیخان لە ڕووی استراتیژی و کۆمەڵێک کانیاوی هەیە کۆمەڵێ بیریشمانەیە خەڵکەکان پەناوەن لەو شوێنانە ئەو پەیاکەن بۆ نمونە تۆ سارەیەکە گری ئەمەش بۆ نمونە سارەیەک بۆ نمسە وای لێ هاتێ لە دەربەنیخانە سارەیە کەریم کابان وێگیری 5,000 دێتی ئەڕوا دەد بە 15 بە ئەو بۆ تێرێ بۆ 4 ڕۆژ بۆ 3 ڕۆژ بە تایبەت بڕۆی بۆ ئاوی خواردنەوە بە تایبەت بڕۆی بۆ ئاوی خواردنەوە بیتێری ئەگەر بیر و نەوێت لە ماڵا بیرێکی پاکشی بێ پاک بێ. مامەسا دەربەنیخان لە ڕووی ئاوی خواردنەوە ئاوەکەی بۆ خواردنەوە ئەشێت کێشەی هەیە یاخود دەربەنیخان وەکو هەموو شارەکانی تری کوردستان لە ڕووی نەقسی فلترێشنەوە هەموو شارەکانی کوردستان وەکو دەربەنیخان وایە ئێرێژ وایە نەقسیانەیە لە فلترێشن هەمومان ئەزانین کە دەربەنیخان بەدەرنێ لە شارەکانی تر دەربەنیخان یەک مشکلەیە هەیە بە حکمی ئەوەی کە نزیکە لە بەحری دەربەنیخان و لە سەدی دەربەنیخانەوە مەفروض بوو ئاوەکەی مەسەلەن باشتر بێ ئاوە کڕ باشە بەڵام چۆن نەکرێتەوە بەرداوین بۆ ئاوی خواردنەوە پەنا بۆ کڕینی ئاوبەری خۆ ئاوی خواردنەوە ڕۆژێک و دوو ڕۆژ نی وەکو هەواڵی کەوتی پرۆژەکە بەردەوامە ئەوەی کە خەلەلی خسۆتە پرۆژەکە هەولێرە بە بڵین لەسەرەوە لە بەرپرسانی حکومەت بەڵێ باشە بۆچی خۆ ئاو شتێکی سەرەتاییە هەنی لازمە هەموو کەسێک ئاوی پاکی هەبێت بۆچی هەتا ئێستا کێشە بۆ دەربەنیخان دروست کراوە لە کاتێکا خۆی نزیکەی دووسێ ڕووباری لێەوە نزیک وەڵڵا توانن ئەو پرسیارە لە قایمقامی دەربەنیخان بکرێت وەکو وڵاتێک نازانم سەبەکەی چی ئەو ئاوەی کە هەڵەکرێتەوە خەڵک بۆ خواردنەوە ناوێرێ بەکاری وڵای زۆربەی بەکاری نایێنێ ناوەڵا باشە بۆچی هۆکارچی لەوچە پیس بێ مەسەن بوون لەوەچە هەڵات تووشی نەخۆشینی بێ هەیە مەسفای بەکارێ ناوە ئاوەکە بە خۆی پاڵێسە من خۆم ئەو 4-5 ساڵ شەوێ هەر نیمانە بەکاری نایەن ئاوەکە نایەن مەسەن بیرەی خینە سەربان و دو ئەوەکە ئەو بیرەیش بەکارێن بە ئاو خواردن ڕاتمانەی و تیەکەین و پاڵەفتەیەکا و وتر بەپێ ئێوە بەکارین وەگە پێویستکا بۆ شتەی کوڵین و وەڵامی تر ئاوی بیرەکەی ئێمە پاک زۆربەی خەڵک خۆی هەریە لە بیرەکەی ئێمە ئەیبات یاوەکو خۆمان هەر بیر بەکارێنین باشە بەڵام دەربەنیخان شوێنە جوگرافیەکە وایە لە پاڵ دووسێ ڕووباری گەورەیە لە کوردستانە بشێت تا ئێستا کێشەی لە ئاوی خواردنەوەیە کە شتێکی زۆر سەرەتایی وڵی زانی چۆنە مەسەن بۆنە تۆ بتوێ ئاوەکەی ڕاستە پیسە بەڵامی تر ئەو ئیشی حکوومەت ئەم ئاوە پاکات یاوەکو مەسفاکی باشی بۆ بکە یاکو ئیتر نایکاتەوە
حتمما ئاوەکە پیسە 50 ماڵێکین لە کانیتوین ئاوی تنێلمان هەیە ئەو ئاوی تنێلە ئاوی کانیە مەسەلەن وەختی خۆی لە 96 هەلە سەرکی خۆمان ڕامان کێشاوە ئێمە ئەو ماڵانە چ بڵین بە ینی بەختمان هەیە لە دەربەنیخانە جیاوازین ئەو ئاومان هەیە بەڵێن تەنیامان ئەو خراپ و کۆمپانیای ئاو دانرا لێ دەکەم کۆمپانیای ئاوەکەی خراپ کرد تقریبا یەک دانەمانگ سەرگەردان بەڕاستی چۆ مەتیقا هەمووی مەتقی خەڵکی هەژار و داماوە ئەم ئاوەی دەرمەنیخان کاڵێن بۆ خواردنەوە ناچێ هۆکاری وەڵا هۆکاری زۆر چی پیسی و گەنووی دووڕێوە سلێمانیەتە ناوی هیچ پاڵاوگەی نییە پاکی لە ناوەکەی بۆ خواردنەوە نەخراژێ وەڵا بیلات الله بن بۆ خۆشۆردنیش کەزی لێگەم هەر بۆ خۆشۆردن بەڵێ زۆر پیسە خەڵک پەنا بۆ کوێوە بۆی ئاوی خواردنەوە هەرێکی بەسەرەن دراوسێکی بیری هەیە یان ئەچن لە کانیاوەکانی دەوروبەری دەربەنیخان خەڵک ئاوێنێ ئەوە بە سیارە بە تایبەت بڕۆن بۆ کانیاوە بەڵێ هەیشە مەسەلەن چەند سیارەیەک هەیە هەر بار هەڵگرن ئاوێنن بۆ ماڵان پارەی کەم وەرەگرن ئاو 250 دینار شتێ وەرەگرن زۆربەی خەڵک لەسەرەوەیە زۆربەی خەڵک ئاو بخۆێنێ لەوە خەڵکی 5 کیلومتر ڕوا 10 کیلومتر ڕوا بۆ ئاوێنان جەناب هەستی کردو کە ئاوەکە بە کەڵکی خواردنەوە هەر ئەمە هینیتیانی ئەمە مناقەشی ناوێم ئاوی دەربەنیخان دەرمەنیخان لە پاڵ دووسێ ڕووباری زۆر گەورەی کوردستانە بۆ هەتا ئێستا کێشەی ئاوی خواردنەوەی وڵات ڕووکێت دەبەر پرسەکان بڵێنیان نەداوە پێتان ئەم ئاوەتان بۆ پاکە هەر بەڵێنەکان لەسەر ئاوەکە نووسیوە هەر لەسەر ئاوەکە بەڵێنەکان نووسیوە هیچ قیمەتی نەخێر ناوەڵات خەڵک چی بکات تاکەی ئالەم بەم مۆزەوە بە تایبەت وەکو زمانی نەوەتەکان بڕە ئاو لە شوێنێک بێنێ بە خواردن وڵی ڕامان کێشاوە دەرمە زوورین هیچمان پێ ناگرێت ڕجانمان کرد کامان کرد مزارەمان کرد خۆپشاندانمان کرد سکاڵای گەورەمان کرد نەخێت کەس سوودی نییە ئەویش کێشەی ئاویش ڕبوو کێشەی جاتەکانمان وایە دەربەنیخان شوێنە جوگرافیەکەی بە جۆری هەڵکەوتووە نزیک دووسێ ڕووباری گەورەی کوردستانە دووسێ سەرچاوی گەورەی ئاوی تێدایە بەڵام بەداخەوە هەتا ئێستا کێشیان لە ئاوی خواردنەوەکان هەیە کە زۆربەی هاوڵاتیان دەرمەنیخان ناتوان ئاوەکە بۆ خواردنەوە بەکاربێن بۆ ئەوەی چارەسەر ئێمە بکەن هەندێکیان پشت بە ئاوی بیرە بەستن یاخود فیلتەریان لە ماڵەوە داناوە هەندێکیشیان بە تایبەت سیارە گرن یاخود یەکێک لەو ماتۆرسکیلانە گرن بە تایبەت دەچن لە یەکێک لە کانیاوەکانی چواردەوری دەرمەنیخان چەند 20 لیتریەک ئاو پڕەکەن و ئێن ئەو چەند ڕۆژە ئاوی خواردنەوە لەو ئاوە بەکارێنن بەڵام هەتا ئێستا ئاوەکەی بەداخۆ سەرڕای ئەو سەرچاوە گەورانی ئاو دەربەنیخان و هاوڵاتیانی دەربەنیخان کێشیان لەگەڵ ئاوی خواردنەوەکە هەیە کاڵێن ئاوەکەمان بۆ خواردنەوە ناچێت چونکە لەژێر پشکنینا دەرنەچوە و پێیان وتین کە ئاوەکە پاک نییە کلمەکە تێتە ناو ئەو ئاوەکە تێتە ناو تەنکیاوەکەمان دەیا جار خەڵک تەسووری گرۆدایەتێ بە قایم قامکرد نەخۆشەکرێکی بە سلێمانی ئەڵێن وڵی ئاوەکەتان بیسە پاشەڕۆی شارەکانی تر وەکو سلێمانی وەکو قەزای شارە زۆر ئەوانە ئەڕژێتە ناو بەنداوەکەوە کای بەلوعاتە تۆخستمەتە سوراحی و ئاوا سەیرم کردە یعنی ئەو لە بەرچاوکەوتنە لە بەرچاوم کەوتێت توخنی ئاوی بەلوعە نەکەوتو وڵی زۆربەی ماڵەکان جیازیانەیە یا هەنێکشی ئاوی بیر بەکارێنێ ئاوی بیر باشە بەڵام دەربەنیخان لە پاڵ دووسێ سەرچاوی گەورەی ئاوایە لە کوردستان ینی جیاواز لە شوێنەکانی تر بۆچی دەربەنیخانە تا ئێستا کێشەی ئاوی خواردنەوەی هەیە ینی ئەبووە دەربەنیخان لە پێش شوێنەکانی ترەوە هیچ کێشەیەکی ئاوی نەبووە دەمێکم کێشەیە وڵای بەرپرساگە ئەنجان تا ئێستا خەڵکەکە نەچوون داوا بکەن چارەسەریکەن ئەم کێشەیە زوو کرا زوو چەندجارە داوا کرا بەس سپادەی نیە لە کاتی هەڵبژاردن وعدیان پێ نەداوە بەرەوەڵا خۆ سەر فەرمانەوە زەمانی داخۆی وەڵایە پێی بڵێ خۆی زەمەڵێ چی کێشار هەبووە دەسەڵاتدارەکان بەرپرسن ئەوەی کە حکمی و شارەیەکات ئێستا ئێوە لە ماڵی خۆتان بۆ ئاوی خواردنەوە چیەکەن پەنا بۆ کوێ وەڵام هەر بە ئاوی کانیۆمانە بە جلیگانەوە ڕاگەشت یا ئەیکڕی بەپیا بێ پارە بیکڕی یا بڕێ بیە لەکوێ ئاوەکە وڵاتی کانیاوشتی لێیە ئاوەکە ساری تایبەت بڕۆی بۆ ئەترەوەی کە سیارەی هەبێ بە ساری خۆی ڕوایان لەسەر ئاوی بەڕادانە هەیە خەڵک زیاترەوانە بەکارێنێت ئەبێ بیکڕی یان ئەبێ پەیەکە یان بیکڕیت حەل نییە چۆ بەکەڵکی خواردنەوە نایە بەکەڵکی هیچ شتێک نایە تاقیتان کردوێتەوە بزانن کە بەڵێ چەندێک منەظەمە هاتووە توێژنەوەشی لەسەرکراڵە شیاو نییە بۆ خواردنەوە شیاو ئەو کاکەی بۆی باز کردمتی لەسەر ئەوەی داوای ئاوی خواردنەوەمان کردووە کاکزانە ماوەی گیراوە بەڵێ ئەوە ساڵی 2006 بۆ خۆپشاندان وشت کرا هەرو کاتێش هەر داوا سەرەتایەکان بوو وەکو ئاو سوتەمەنی و کارەبا و شتانەی تر
خۆشاندانی گەورە کرا لەم شارە و خەڵکیی زۆر گیران نزیکەی 30 کەسێک گیراین لەسەر ئەو شتانەوە لەسەرەوەی داوای ئاوی خواردنەوە لە هەر بزەبت ئاو نەبوو بەڵام ئیتر ئاو و کارەبا و شتە سەرەتایەکان کە ژیانی ڕۆژان ئاوی دەربەنیخان شوێنی جوگرافی دەربەنیخان لە پاڵ دووسێ سەرچاوی گەوری ئاوایە یعنی بە بەراورد بە شوێنەکانی تر هیچ شوێنێکی کوردستان ڕەنگە وەکو دەربەنیخان دەوڵەمەند نەبێ بە ئاو بەڵام ئەڵێن کێشەی ئاوی خواردنەوەمانەیە ئاوەکەمان بە خواردنەوە ناشڵێ ئەوە وەکو کاکدانش باسی کرد لە دەمێکا و کێشە هەیە کێشەکە لەوەیە لە ساڵی تقریبا 2006 بوو لە بەحرەکە کۆمەڵی ماسی و شت بەحرەکە بڵێن ئاوی هەمووی هەڵدا لەوە زیاتر ئاشکرا بوو کەم ئاوێکی پیسەوانەی تر لە دوای ئەوە خەڵک بەردەوام ئەوەی کە لەم شارە ئەوەی بڵێن هەستی بە لێپرسایەتی کردو بەردەوام بە دوایان کێشا ڕۆشتەوە بەڵام هەتا ئێستا پرۆژەیەکیان کردووە لە ساڵی 2013وانەوە خەریکن تا ئێستا بەهۆی قەیرانوانەوە چارەسەر نەکراوە هەر لێپرسایەکی حکومی و حیزبیش دێت ئەم شارە یەکەم شت کە ڕوبەڕوویە بێتەوە ئەو کێشەیە ئاوەیە هەر وعدی چارەسەرە دەنەوە بەڵام نایکەن کامە ئاو جیاواز لە شتەکانی تر سەرەتاییترین مافە ئاوی خواردنەوەیە ینی چۆن باسی خواردنەکرێت لە پاڵێ ئاوە چۆن تا ئێستا ئەم کێشەی هەر ئاوە ماوە تۆ لە 2006 وەکو جەناو باسەکرا تا ئێستا چارەسەری ئاوی خواردنەوەکەنە بەڵێ وەڵای خەڵکەکە تەواوی ینی وەڕست بووە لەو قسە و وعدانەی کە ئەم دەسەڵات و حکومەتوان هەیدەن ئیتر خەڵکەکە پەنای بردۆ دەبەرەوەی کە خۆی ڕوا بە دوای سەرچاوی ئاوی پاکاگەڕ خۆی هێنێتەوە و یعنی ئەوەنە باسییان کردیان بە دبە ئەچین ئاوەکەی ئەمە هەمووی زۆربەی ماڵەکان من خۆمێکێکم لەوانە کە ڕۆم ئاو لە کاناوەکان هێنم بەجلیکان و بە سیاری تایبەتی خۆ یعنی زۆر سیناریش کرا لەسەر ئەم شتانە ساڵێکیان سەرۆکی حکوومەتی سەرۆکی حکوومەت بوو نازام کێ بوو هێنان بۆ بارگای حیزبی و هەلە ساز گڵاسی ئاوی ئەمەیاندا پێی بەڵام هەمووی درۆ بوو ئاوی دەبە بوو کردوانەوە سوراحەیە و دایان پێی بۆی خەڵک چاواشە بکەنەوەوانە بەڵام ئەم شتانە هەموویەوە ئاسەوارەکەی تیکەیسەی بینین خەڵک هەر بەردەوام ئاو بە دەبێنێ و ئاو بە سیاری تایبەتی خۆیەچێ لە کانیاوەکان هێنێ و ئەو ئاوەیشی کە یعنی خەڵک سەر ڕایەوەی کە ئاوەکەیشی پیسە ئەو ئاوی سیروانەی کە لێرەوە بەرە درێتەوە هەتا کەنداوی عربی خەڵک ئیسفادەی لێکە بەس خەڵکی دەربەنیخان ئیسفادەی لێ ناکا بەداخەوە بۆم بەجلیکان ئاوێنی بەڵە قوربان بە پارەشێنی باش ئەچین لەکوێ ئاوەکە دەست لەو کانی ئیمام هەموو ئەو ماڵانە هەیە بیریان هەیە و شتاری چۆن ڕۆژارێک پێستا کە بڕۆی بۆی ئاوێ وڵی جاری وای هەفتەیە جاری وای میوان مایە 2 ڕۆژارە 3 ڕۆژارە 4 ڕۆژاری لە هەفتەیەکە لایەنی کەم یەک جارە بێ بە تایبەت بڕۆی ئاوی خواردنەوە پێ ئارەوەڵا بە پارە 6 حەوجیکان بۆێن بە 3000 بە پارێژێک کڕ لە قوربان باشە ئاو یەکێک لەو شتانی کە سەرەتاییترین شتە ینی شتێکی زۆر سەرەتایی کە مرۆڤ دوای ئاوتر خواردن ئەگەر خواردن و ئاو نەبێ ئینسان بژێوی چی بێ باشە بەڵام خۆ دەربەنیخان جیاواز لە شار و شارۆشەکانی تری کوردستان لە پاڵ دووسێ سەرچاوی گەورەی ئاوایە بۆچی هەتا ئێستا کێشەی ئاوی خواردنەوە وەڵا ئیترەوە بێژین چی ئێمە چەند جارە قسانەمان کرد هەروە خۆی وایەوە ئاو بەڵام بەشێک لە ئەوانەی ئێستا لە دەسەڵاتن خەڵکی ناو دەربەنیخان یانی سەرۆکی پەرلەمانی کوردستان خەڵکی ناو دەربەنیخانە ئەم کێشە بۆچی هەتا ئێستا ئاواماوە وڵا ئەو کێشەی ترەوە خۆ بەدەستی ئەمەنی بەدەستی ئەوان ئێمە چەند جار داوامان کرد هەروە خۆی وایە چەند جار ئەو بیلاسەی ئەو کرمانە لە ئاوەکان تێتە دەرەوە تێتە ناو پیسی ئاوەکە بینن کرمەکە تێتە ناو ئەو ئاوەکە تێتە لە ناو تەنکی ئاوەکەمان لە جار خەڵک تەسویری گرۆدایەتی بە قایم قام ودایێت بەم شتان ئام دکتۆرەکانڵێن پیسە بەس لە ڕاستیە ئێستا ئەو معمەلە بکرێتە ئیشۆ مشکلەمان نامێنێت ینی ئێستا پزیشکەکان ئەڵێن ئاوەکە زۆریان ئەڵێن کە نەخۆشەکرێکی بە سێمانی ئەڵێن وڵی ئاوەکەتان پیسە ئەکەن ئێستا بۆ نمونە ئەو خەڵکێک کە ئاوەکە ناوێرێ بەکاربێنێ پەنا بۆ کوێ با بۆ ئاوی خواردن والله هەر زۆربەی ئەچێ بۆ کانیا وشتووە ئاوێنێت لە کانی ڕسمی ئەوانە و زۆریش جیهازێکەیە تەسفەی ئاوی پێکرد ئەو جیهازانە بەکارێنێ ئەوشی کە فەقیر بێ هەر بەکارێنێت ئەرێ وڵا ئەوی توانای نەبێ مەجبور هەر لەوەی خواتۆ ئەوانە بەڵام ئەوتی جیهازێ ئەچێ بۆ ئێوە بەڵام ئەو هینیان داناوە ئەو ناوی چییە ئەو تەسفیان داناوە ئەگەر تاوبێ لە تاوبوو نایە دوو جار پارەی بۆ تەرخان کراوە دەربەنیخانەکەوێتە فەریعی و مشکلەی نامێنێت دەربەنیخان شوێنەکەی وایە کە دووسێ سەرچاوی گەورەی ئاوی کوردستان لە دەربەنیخانە بۆچی هەتا ئێستا ئەم مشکلەی ئاوی خواردنەوە هەر ئاوا ماوەتەوە وەخت
بەڕاستی خۆی ئەمە شەریکەیەک دەربەنیخانی دروست کردووە با بڵین بۆ بۆی شەریکەوە دروست بووە کۆن نییە زۆر لەبەرەوە مەجموعەیەک جیهازیان هەنی تەسفیە بوو بۆ بچووک بۆ دێیەک بۆ تۆ بڵێ بۆ مەجموعەیە ماڵوە نییە ئێستا تەتەوری کردووە ئەو مۆزعە بەهۆی قەزای مالیوە ئەوە فریای نەکەوێ ئەو هینە ئەو جیهازە تەبەن بەشی ناکەوە هینیتری هەیە مەزدەری کەی هەیە بۆ ئاو بۆ بەشی ناکە ئەوە تەواو بێ هەموو مشکلەکان حەل بێت وعدیان پێ نەداوم بەرپرسانم کێشەتان بەڵێ پارەی بۆ تەرخان کراوە ئیسا نەتان بینی لای تونێلەکەیت ئەم دیوە لە تونەکەەوە خەریکن ئیشی لەکەن تا چاکە بێ بەم زوانە ئەکەوێتە کار ئەرێ وڵات ئەوە نە بۆ خواردنەوە شیاو نییە شیاو نییە باشە بەس خۆ دەربەنیخان لە پاڵ دووسێ سەرچاوی گەورەی ئاوایە بۆچی هەتا ئێستا کێشەی لە ئاوی بەلوعا هەیە هەموو شار و شارۆچەکانی تری کوردستان ئاوی بەلوعا بەکارێن بۆ خواردنەوە بەس بۆ دەربەنیخان ئێرە سەرچاوی ئاوەکەی ئەوەی کە لە ڕووبارەکە ئاوێکی شیاو نییە بۆ خواردنەوە بەهۆی ئەوەی پاشەڕۆی شارەکانی کرد وەکو سلێمانی وەکو قەزای شارەزور ئەوانە ئەڕژێتە ناو بەنداوەکەوە بۆیە ئەو ئاوی کە لە ڕووبارەکەەوە هەڵێن وا چەند ساڵە خەریکن هێشتا کار تەواو نەبووە هێشتا تەواو نەبووە چی ئەکەن ئێستا تۆ لە ماڵی خۆت بۆی ئاوی خواردنەوە دەستخۆی مەتوانی شەو بێت ئیمشەو سەر ئاو ما بێ بە سیارەوە چەند بەیەکە بەم لە کانیا و پڕێکەکەین و هێنینەوە بۆ بەسەرە بەس نایتر چەند ڕۆژجارێک دەد بە پازت بە بین پڕێکەکەین وی هێنینەوە بۆ ماڵەوە باشە بەس ئەم شێوازەی کە تۆڵی بە جلیکانە چی ناوێنین کۆن هەبوو ئەم شتە هەتا ئێستا لە دەربەنیخان ئێستا لە دەربەنیخان وەکو خۆیەتی کۆن نەبوو لە دەربەنیخان بەس تازەی سەری هەڵداوە چەند ساڵێک نە لە 90ەکان هەبوو نە لە 80ەکان نە لە 70ەکان بەس لە دوای 2000ەکانەوە ئەم شێوە سەری هەڵداوە بە حاڵی خۆم لتری ئاوم سەرف نەکرد یەک لتر ئاوە 2 ساڵە سەعاتەکەم بەستە وەرە 3 سەعاتەکەم ناوێری ئاوەکە بخۆن بۆچی وەڵڵاهی ئەگەر بیبینی چۆنە ئاوەکەی بە حەیاتی توخنی هەر ئاو لە بەرچاوەکە زۆر پیسە یعنی پیسەکەی لە حەد بەدەرە بەچاو بینیتە چاوی خۆم بینیوە خوا شاهیدە کە ئاوی بەلوعاتە تۆخستمەوە سوراحی و ئاوا سەیرم کردە یعنی ئەو لە بەرچاوکەوتنە لە بەرچاوم کەوتێت توخنی ئاوی بەلوعا نەکەوت چی ئەکەن بۆ ئاوی خواردنەوە پەنابەر ئەم جیازەمان کڕیوە دامان ناوە ئەوەی ئیتر بەس ماڵی ئەوان بارەبەرەکەی باڵە بێ بەڵێ ئەو جیازەمان داناوە ئەوە یەک و دویشت ماڵی باوکم و براوکە سوکارەکەم زیاترە چەند دەملاو لە ئاویێرن لە کانیاوەکانی دەرۆی شار و کۆنەبێ بە تایبەت بڕۆن ئاگای ها لێ هەیە سارەگرێ بە 5,000 بە 6,000 20 جلیکانی تێخای بە بەشی مانێکێکە یا بەشی هەفتەیە 15 ڕۆژێکە دایانێ فەقت بەس ئەو یەکێکە لە شتە هەرە سەرەتایەکان بۆچی هەتا ئێستا ئەم کێشە چارەسەر وەڵڵاهی ئەوە حکومەت و ئیدارە و دەوڵەتە زانێ ڕاستیەکەی ئەیناگە بەدەست من وایە خواگای لێ لەما ئەگە بەدەست من وایە توانان باە بە هەفتەیە چامەک بۆی خەڵک لەو مەعانات و ناڕەحەتیە نەجاتی من بەش بە حاڵی خۆم کارەباچیم ئیشی کارەبایی شەکەم لە ماڵەکە ئیشمە کە ئاو بەلوعا هاتۆ هەموو پڕ لە حەشەرە ئاوەکەیان دەربەنیخان شوێنە جوگرافیەکەی بە جۆرێکە نزیکە لە 2-3 سەرچاوی گەورەی ئاوە ینی ئەبواە دەربەنیخان باشتر بووە لە شوێنەکان نەکاوەکەی بە کەڵکی خواردنەوە بە تەئکید ڕاستە زۆر تەواوە بەڵام ئیتر بەخواوە لە دەسەڵاتی حکوومەتایەوە چەندێکە بە حقت کۆمپانیاکی تورکیاتە ئیشی لێکە و لە خوار و لەسەر بەڵام میشەکانیان زۆر بە سستی ئەڕوا زۆر بە سیستی ئەڕوا ئیتر ینی ڕەنگە پارەیەکی ئەوتیان بۆ تەرخان نەکرابێ ئەوانی بۆی ئیشەکانیەوە سان ئێستا بۆ نمونە مشکلێ هەتا کەی بەردەوام بێت چۆن ئاوا خەڵک تەحمولی ئەم هەمووە زەحمەتەکە کە بەوای خواردنەوە کە شتێکی سەرەتایی ئیساکێنە ئەوە دۆکتۆ هەوڵکەڕ و ریپۆتاژەکە قسەیەکی زۆر جوانە کرد بەرپرسانی ئێمە لە دۆڵێکن و خەڵکی یاریمی کوردستانیش لە دۆڵێکن ئەوان بێئاگان لەو خەڵکە ئەوان بێئاگان لەو خەڵکە ئەوان بۆ خۆیان ژانێکی شایستان هەیە لە ڤێلا و سارە جان ڕەشەکانیانەوە سەیری خەڵکەکە نازان خەڵکی هەرێمی کوردستان لە ئەو پەڕی بەشمەینەتیایە هەمومان لە کەناری دەریایەکان بە خەڵکو و نیشتمانەکەمانەکەی کە لە دەستمان دەرەچێت لە سایە ئەم دەسڵاتە لە سایە ئەم سەردارانە کە ئێمامانە باشە بەڵام دەربەنیخان خۆی لە پاڵ یعنی ڕووباری دەربەنیخانە
بەنداوی هەیە ئاوێکی زۆر لە خاوەنی 200 لە دەربەنی خانە کێشەی ئاوی هەیە بەداخەوە کێشەی ئاو ئەوەیە تا ئیساکێنە پێم وتی ئەوە کاری ئەوەی ئەم شارە پشتگوێ خریا ئەم شارە شارێکی گەشتیاریە ئیساکێنە ئێمە بۆ نمونە سەری بەحرەکەمان هەیە و سەدێکی ترمان هەیە ڕێ ئیمساڵ بوو خاوەنی 200 ئێمە شوێنێکی تیانە کە عیلەیەک بڕوا ئیسراحەتێکی تیا بکە ئەکۆ خۆتان نەتوان وەکو کەناڵەکەتان سەردانی کەمپی خوارۆ بکەن کە شوێنێکی سیاحی دەربەنی خانە شوێنی دانیشتنی دوو نەفەریتیان نییە ئەمە هۆکاری ئەوەیە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر کەم تەرخەمە بەرامبەری ئەم شارە بەرامبەری تەواوی خەڵکی کوردستان نەکو دەربەنی خان دوو بەحرەی سیروان و دەربەنی خانی لێوە نزیکە باشە مامۆساڵێ سێش بۆچی لە پاڵ ئەم شوێنە هەتا شوێنێکی گەشتاریشە سڕایەوە ئاوی خواردنەوە کە شتێکی زۆر سەرەتاییە بۆ خەڵکە بێدابین کرێ بۆچی دەربەنی خان تا ئێستا ئەمەینی وڵا دەربەنی خان هەروەکو ناڵێم هەموو شارەکانی تر ئەم نەقسی هەیە لە خەدەماتی ئاوە چونکە دەربەنی خان داهاتی خۆی نییە کە بتوانێت سەرفیگا داهاتەکە مرکزیە بێ مرکز ئەو بودجە و پارە تەخمین کاوایە مەدەت ئەوە بۆ 8-9 ساڵ ئەچێ عەرزی مالی هەیە لە وڵاتە و نەقز هەیە گینا پرۆژە هەیە ئێستا ئیشی لێ ئەکرێ ئەگەر ئەو پرۆژە حکوومەتی هەرێم بتوانێت پارەکەی بۆ دابین کە پرۆژەکە جێبەجێ ئەکرێ و زۆر بە جوانی ئاوەکەیش پاکەکرێتەوە ئێمە ئیسفادە لەو ئاوەکەین بەڵام وەکو هەموو پرۆژەکانی تری کوردستان کە ببوونەی غەیرانی داراییەوە ڕاگیراوە ئەویش ڕاگیراوە ئەگینا باشترین پرۆژەی ئاو ئێستا لە کوردستانە لە دەربەنی خان مباشری لێکراوە و لە 180 ئیشەکانیشی تەواو بووە لە 120 ماوە 20ەکەیشی کەوتۆ لەسەر عەرزی مالیەکە ئێستا ئێمە ئەگەر حکوومەتی هەرێم ئەو پڕەپارە تەخسیس بکاتەوە جارێکی تر بۆ ئاوی دەربەنی خان زۆر ئاوەکەی دەربەنی خان پاکە بێتەوە بە طریقەیەکی زۆر جوان پاکە بێتەوە چەند ساڵە دەربەنی خان ئەم کێشەی ئاو خواردنەوەی هەیە دەربەنی خان ئەوەی کە پێیان زانی بە پێزە تقریبا وا بۆ 10 ساڵ ڕوا کە دەرکەوتۆ ئاوی دەربەنی خان پاشەڕووی سەناعی سلێمانی و زێرابی سلێمانی و تانجەرۆ و چیچیەتە ناوی ئەوە بۆتە هۆی پیسبوونی ئاوی دەربەنی خان ئەبێ معالەجەکە لەوێەوە بکرێت لەسەر چاوەوە بکرێت ئەگینا ئاوی دەربەنی خان یەکێک بۆ لە ئاوە پاکەکان هەر بۆ نمونە باسەکرا کە چای ئەگەر لە ئاوی بەحر لێ نەنرێ ئەو چایە تامی نییە ئێستا خەلەلەکە ئەوەیە ئاوی دەربەنی خان پیس بووە یعنی ملەوەز بووە ئەبێت چاکرێ لەسەرەوە ئەو پرۆژێش کە باسم کرد ئەگەر تەخسیس بکرێ پارەی تایبەت بۆی ئەوە حەلی ئەبێ و مشکلەی نییە کە لە هەر کەسێک ڕوبەتی خۆیت مەسەرەن هەیە سیقینە لەسەر مەشروعی ئاوی دەربەنی خان بەڵام من پێتەڵم زۆربەی خەڵکی دەربەنی خانەوە ئەوە خواتەوە ئێستا بۆ هاتنەوەی ئاویش کە 2 ڕۆژارێ ئاوی دەربەنی خان هەموو گەڕەکان دێتەوە وەکو ماڵی خۆم 2 ڕۆژارێ ئاوی دەربەنی خان دێت خواردنەوە بەکاری نایە نەخێر بۆ خواردنەوە بەکاری نایە باش ئەگەر کەسێک بیری نەبێ بۆ دەستکەوتنی ئاوی خواردنەوە چییە؟ وڵای تر خەڵکێکی مەسەن بۆ منە کۆمەڵە شوێن هەیە مەسەلەن ئەچێ لەو وێنەی هێنێت مەسەلەن خەڵکێکی بیری هەیە بەلعایکی ناو دەدەرەوەی تر کابرا ئیمڕۆ دەدبێ هەیە چێ بە سیارەکەی دەدبەکەینە بەشی 15 ڕۆژەکە بەشی هەفتەیەکان بە تایبەت خەڵکە بێ بڕۆ سیارە بگرێ لە شوێنێکی دەربەنی خانە مەسەن بۆنە خەڵکێکی بیرێ بەلعایکی هێناوە دەدەرەوە تو ئەچی مەسەن دەدبێ 5 بێتر بەپی ئەوە دەبەکانەی تو سەرفێکی نەما ئەچی هێنی تو ئەوە نییە بڵێ ئاوە پاکە بێنی بۆ خۆشۆردن و بۆ جلوبەرگ و ئەوشتانە ئاوەکەی سیروان بۆ جلوبەرگ و بۆ ئیتر قاب و خاچە خو ناو ماڵشۆردنشتانە بەکارێنێ خواردنەوە بەکارینە بۆ خواردنەوە زۆربەی بەکارینایەنی فحس کراوە تا بزانن ئاوەکە بە کەڵک وەڵایی ئەویان نازانم من بەڵام فحس کراوەسە بانەوێتە قسەی کەمە دیکەمەوەستمەوە بۆچی ناوێرن بەکار لە ئاوی سیروان پاکترە حتمما ئاوی بیرەکە بۆچی بۆ نمونە ماڵی خۆتان ناوێرن ئاوەکە بۆ خواردنەوە بەکار وڵای حتمما پیسە ئاوەکە بەوەی کە ئەڵێن ئاوەکەی پیسە بەڵێ طبعا ئاوی سیروان پیسە بۆ بە عەمەلی خواردنەوە نایە دووش ئێمە بیرێکی پاکمانەیە بۆچی بشین ئاوا پیسە بخۆینکە نازانێ هەرچەنە ڕاست ئێمە بیرەکەشمان فحس نەکردووە بەڵام لە شارەکانی تر هەر ئەوەی کە لە بەلوعا بۆیان هەڵەکەنەوە ئەوە بەکارێن بۆ خواردنەوە وڵی خەڵکی دەربەنی خانە کە من بزانم خەڵکی دەربەنی خانم زۆری بەکاری نایێنێ ڕێژەکەی نازانم بڵم بۆ دیارێکم بەڵام زۆری بەکاری نایێن ئێمە وەکو خۆمان بەکاری نایێنێ ئەوەی کە باسەکرێ ئەڵێن ئەوانی کە بیریان نییە ئەچن بە ئەبێ بە سیارەی تایبەت بچین لە کانیاوەکانە لە دەرەوەی شار لە کانیاوەکانە هێنا ئەو ئەوەی کە هێن بەشی چەند ڕۆژیانەکە بە پێوەی ئەو دبەشتانی کە بەکارێن سەمە خۆم دووسێتی بەمەیە جارەوە لە بیرێنم یا جارەوە ئەگەر هەمیشە ئاوا بە تایبەت بڕۆن بۆ ئاو بێنەوە دایم وایە ترچانی خۆلو ئاوە ناخی لایەنی کەم لە هەفتەیەکە 1-2 جارە بێت دەرچی بۆ ئاو وەز ئابەم شێوازە ڕوا ئابەم ناڕەحەتێ وەڵای تر ئەوەیە ئیمانی خەڵک گەشتیا گەرەوە خەڵکە
مزارەی بۆ کات هەر جان کرا بەس پێشتی کراوە ئەو چەندێک شت یعنی خەڵکۆنەی ناکە داواکاری نییە بێنە سار بنێتەوە ماڵی خۆشتان هەتا ئێستا ئاوی بەلوعاکە بۆ خواردنەوە بەکانایە ناوەڵام بەعمل لێو نیە ینی تۆ دەست نێژ خۆشەوەرنیشی بگات داواکاریتان چیە وەکو خەڵکی دەربەنی خان وڵی داواکاری زۆرە بەس ئەوە کێشەی گەورەی ئەم شارە و ئاوەیە ئەی خەڵکەکە تا ئێستا نەچۆ لای بەرپرسیان بەرپرسان لە کاتی هەڵبژاردن نادوون وعدی چارەسەری ئاوی خواردنەوە کە سەرەتاییترین مافە کێشەتانە بۆ چارەسەر قوربانە بم ئەمە هەر لە بیدایەتەوە هەیە لە 2000 ئەم کێشە هەر هەبووە قایمقام بە دوای قایمقامە بەرپرسی ئەم شارە ئەو بە کەسی ئاسایی ناکرێت بە هاوڵاتی ناکرێت خۆ پیشاندان کراوە لەسەری داواکاری کراوە هەرچ بەرپرسیەکەت ئەم شارە داواکاری سەرەکی یەکەمی خەڵکی ئەم شارە ئاوەکەیت ئاوی خواردنەوەکەیت تا ئێستا شەرک خۆی ماوەتەوە وەزع بەو شێوازە ڕۆ خەڵک بە پارە ئاوی خواردنەوە بکەڕێت جا خۆ تۆ ژیان هەر لێ وەساوە لەم هەرێمە خۆ تۆ بڵێ هەر ئاوەکەیە شتێکە لە شوێنی خۆیان بێت شتێک کراوە بۆ خەڵک ئاو سەرەتاییترین مافەیە سەرەتاییترین مافە ئەمەش هەمومانەوە زانێ بەڵام کە نەبوو چیان پێ بکەیت مزاهرە کراوە خۆپیشان نەکراوە خەڵک گیراوە لەسەری کە داوای ئاوی کردو ئەوەی لەگەڵ لەو برادرانەی کە 20 ڕۆژە سجن نابووە لە 2006 داوای ئاو کارەبایگرە لەم شارە یعنی بە ئێستەیشەوە ئێوە ناتوانم ئاوەی کە لە بەلوعا بۆتان هەڵەکرێتەوە لە ماڵا بەکاری بێن دڵنیاوە کەس نایخواوە مەگەرێکی هەر بێدەسڵات و پارەی نەبێت ئەی وەزنی خەڵکەکە چۆن ئاوە تەحملی ئەوەکەن کە بە پارە و بە جلیکانە ئاو بێن بخواکەیتوانە خۆچێکی خۆچت بە شەڕەکرێت چی بێت مە چەند جارێ مە داواکاری ماکەن و خۆی وایەوە تا کەی ئاوە بەردەوام وەڵا تا خواخوارێکە بڵێم چی بکەم جوزان بێژم تاکی بەڵام دەرمێخان دوو سێ سەرچاوی گەورەی ئاوی لە پاڵایە کە لازم بوو دەربەنیخان لە شوێنەکانی تر ئاوەکەی باشتر بووە پاکتر بووە بڵێکی کاکەگەن دەسەڵاتی ئێمە چێت هەمومان فەقیر وەجارین و هەر ئاوای وەتاکێتتر ئاوا چووە چەندێک ئێستا زۆر جار لە تەلەڤیزیۆنەکانی خۆمانەوە بۆ نمونە سۆدان و سۆماڵ پیشانە درێڵێن ئەو شوێنە کێشەی بۆ نمونە موادی غەزاییانەیە خواردنیانێ ئاویانەیە بەڵام لە ناو کوردستانی شاکە دەوڵەمەندە بەچین چەندی سەرچاوە هەمان کێشە هەیە وەڵڵاهی تر ئەوە وایە چین و ئێرەت بۆکەیت بەیەکی ئێرە هەر وایە تر خەڵکەکەی وایە ئەم خەڵکە هەمووی کشی داواکاری بکات بۆ داواکاریەکە بلاوەکەمە بۆ چاکرد دەیا هەجات داوامان کرد هەروەکو خۆی وایە خۆشتان باشە چەند ساڵە وایە هەر بۆم چەند ساڵە لێرەم هەر وایە هەر ئەو کلمەیە دا ناوە حەوز و ئاوە هەر ئاوە خەڵکەی بینی و شکاتەکەن و سکاڵەکەن هەر بەردەوام ئەمە ناڕەحەت نییە ئێوە بەم شێوازە بەدەبە بچن زۆریش ناڕەحەتە زۆریش ناڕەحەتە بەس دەسڵات چیەکەی چەند جار خۆ پیشاندان کرا ڕێگەیان داخست خەڵکی شار مراجعاتی زۆر کراوەی تر بەرپرسانی یەکەی ئیداری شار بە دەرەجێک بەرپرسن لەو ئیشەکە تەواو نەکراوە بۆ شار بەشێک لە بەرپرسانی حکوومەتی هەرێم خەڵکی ناو دەربەنیخان سەرۆکی پەرلەمان خەڵکی ناو دەربەنیخانن چۆن نەتانتوانێەوە لە ڕێگەی ئەو بەرپرسانی ناو شاری دەربەنیخانم کێش ئەتوانی ئەو پرسیارش ئاراستەی ئەو بکەیت تۆ زیاتر وەکو خۆت ئەتوانی ئاراستەی ئەو بکەی بزانی ئەو کە سەرۆکی پەرلەمانە بۆچی ئەوەی نەکردو بە دەربەنیخان ئێوە داواتان نەکردو لێیان وعدیان پێ نەداون نەهاتوو تۆ هەر کەسێک ناڕوە ناتوانێت بڕاچای بە سەرۆکی پەرلەمانی یا و بەرپرسەکە نەک سەرۆکی پەرلەمان بەرپرسەکانی تریش بکەوێت ئێمە ئاخر دەنگ بیگەێنین بە سەرۆکی وحدەی ئیداری شارەگەیە چەند جارێک خۆ پیشاندان کراوە هاتوون لەگەڵمانە دانیشتون لەگەڵ خەڵکی شارەوە و ئەدراوە و ئەملاوە لاوەکو پارێزگاری سلێمانی کە پێشووتر پێش ئەم پارێزگارە جارگیان خۆ پیشاندان ماکە لەگەڵ نێونەری خۆ پیشاندەرانە کۆبوویەوە وعدیاندا کە فلتەر شتەکەی بۆ تەواو بکەنەوە هەر تەواو نەبووە تا ئێستا چەند ڕۆژێک ئاویان بە تەنکەر هێنا بۆ ئەم شارە ئاوی پاک لە بۆی سانسورۆ هێنایەن ئەوش حەلێکی کاتی بوو زۆر کاتی بوو دەربەنیخان کۆمەڵێ لە خەڵکی ناو دەربەنیخان ئێستا بەرپرسن لە ناو حکوومەتە ئەنی بۆ نمونە سەرۆکی پەرلەمان یەکێک لە سێ سەرۆکایەتە گەورەکەی هەرێمی کوردستان چەندین بەرپرسی تر لە پلەپێکەکانی ترە بۆچی هەتا ئێستا نەیانتوانی و ئەم بەرپرسانە کێشەی شارەکەی خۆیان چارەسەر وەڵی من ڕاستیەکەی باش بە حاڵی خۆم ئێمە کۆمەڵێک گەنجین لەم دەربەنیخانە دەسەکەینە گیرفانی خەڵکی دەوڵەمەنە بۆ خەڵکی هەژارەکەی دەی ئەوش ئەوایە کە خەڵکی ئەم شارێ و لەم شارا گەورەوە لەم شارا پەر هەر هەموو کار بەدەستەکە نەک بەڕێ سەرۆکی پەرلەمە هەر مەسئولێکە لەم شارە مەسئول بێ ئەگەر خەمی شارەکەی خۆی وڵاتەکەی خۆی و نیشتیمانەکەی خۆی بخواردە ئەوایە بەدەم بەهانای خەڵکی دەربەنیخانەوە بەهانتایە
بۆ ئاو مەسەلەن بۆ کارەبا بۆ جادەوبان فەرمەوە ڕێگەی دەربەنیخان کە تا باوان و خواگالێ ڕێگەی مەرگە ئەمە دەربەنی خان سلێمانیش بە ڕێگەی مەرگ ناس وەڵڵی دەربەنیخان بۆ سلێمانی هەر عینە ڕێگەی مەرگە خواگالێ پاسەکۆڵ گەڕابوو فەتێلەوە پێش 20 زاماریان ئاورد و ئێمە چون خەسخانە هاواریگە چون خوێنمان بۆ کۆکردنەوە شکر تا ئێمە ڕۆیشتنی خەڵکێکی تر لە پێش ڕۆشت و بۆی دابکرد دەربەنیخان هەرچەنە شوێنە جوگرافیەکەی بە جۆرێکە کە دەوڵەمەندە بە سەرچاوەکانی ئاو بەڵام بەداخەوە خەڵکەکەی ئەڵێن ئێمە یەکێکین لەو شوێنانەی کە زۆر بەدەست ئاوی پیسەوە ئەناڵێن ینی بە جۆرەکە خەڵک ئەگەر بێ ئاوی پاکی خواردنەوەی دەست بکەوێت دووسێ ڕێگەی لە بەردەسا یا ئەوەیە بێت بە پارە لە بازار ئاوی دبە بکڕێت یاخود ئەوەیە بەسارەی تایبەت چەند دبەیەک چەند 20 لیتریەک ئاو دبە لە کانیاوەکان بێنێتەوە بۆ ماڵ یاخود ئەوەی بچێ ئاوی بیرەکان بەکاربێنێ و فلتەری هەبێت لە ماڵەوە کە ئەم شێوازیشە ئەم ینی جۆرە لە جۆرەکان خەڵکی ناڕەحەت کردووە بەدەست ئەمە ئەناڵێن هەرچەند ئاڵێن هەر بەرپرسێکە دێتە ئەم شارە یەکسەر خەڵک داوا ئێوە لێکە ئاوەکان بە کەڵکی خواردنەوە نایێت چەندین جار بەڵێنیان پێدراوە بەڵام بەداخەوە هەتا ئێستا چارەسەری کێشەی ئاوی خواردنەوەیان بۆ نەکراوە بۆیە داواکار بن هەرچی زووە بەرپرسانی حکوومەتی هەرێم بەرپرسانی دەربەنیخان چارەسەری ئاوی خواردنەوەیان بۆ بکەن چونکە سەرەتاییترین مافەکە داوای ئاوی خۆیانەکەن پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ